دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم لەبارەیەوەی کە ئایا بۆچی یەزیدیەکان ناگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان، بۆچی ڕێکەوتنی شنگال جێبەجێ ناکرێت کە لە ساڵی 2020ەوە بڕیاری لێدراوە. لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز پیردەیان بەڕێوبەری بەڕێوبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە دهۆکەوە لەگەڵم دەبێت. بەڕێز پیردەیان نیۆڕۆت باش، زۆر سپاس کە بەشداریت لەگەڵمان. دیارە دەمەوێتەوە بڵم کە دۆسیەی گەڕانەوەی ئاوارە یەزیدیەکان بەکوێ گەیشتووە ئێستا؟ gelek spas bo vê derfetê heqîqet ew rêkefna hatî îmzakirin nêbeyna hikûmeta Herêma Kurdistanê û hikûmeta Bexdada li heyva 10 sala 2020 ya pêkhatî bû çendîn bendan mixabin heta vêganê jî ew rêkeftina çû bendê nehane cîbecîkirin. Êk şu an benda ew bû îdara şerعî vegerta Şingalê û xizmeta xelkê derê bike. Dido ew hêzên neşerعî bêneve kêşaniş nev baciyê ji ber ku xelkê tirste ji ber xêzanê xwe vegerta cûwarê xwe û firokêt Tirkiye bombabarana meqerê wan hêzên neşerعî bikin. Ya xala sê 2500 kes bêne damezrandin ser supayê Iraqê û polîsê federal. Mixabinî çû bendê divê rêkevnê heta vêga nehane cîbecîkirin. Lewmanê jî vêga خەلکێک ئاوارە خەلکێکی ئازاد لە جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال بۆچی تا ئێستا جێبەجێ ناکرێت بەڕێز پیردەیان؟ کەپتەرخەماوی ڕاستی حکومەتە بەغدایە ji ber ku ev çendîn kabînehane pêkînan piştî rêkirawa teroristiya Daeş êriş kirî ser Şingalê. Her kabîneke bê sozat de xelkê Şingalê ku aramî deverê cîbecî kir مخابنی دیارە ئەطراف هەنێت حکومەتە عراقیدا نەیهاریکارن بەلکو سەرۆکوەزیر وەختی سۆزادت بەلکی جددی بێت خاستن کابینا سوودانی ڕاستی جددیە بەس هەندێک ئەطراف حکومەتە عراقیدا هەنە کارتیکردنێ سەر حکومەتێتکردە ناهێنە ئەو بەندە بێنە جیبەجیکان ئەنکو ئەو تفاقا بێتە جیبەجیکردن کەمتر خەمیش ڕاستی شلای حکومەتە عراقیە لەومانێشی هەتا vêganîşî خەلکێکی ئازادە ناف کەمپاتۆک سیاسەتە حکومەتە هەرێما کوردستانê her awarek seredana rêveberiyama bikit dawa bikit bigerte cîwarê xwe êkser emrazemendiyê diniya û nivîsarekî ji dine bo zalgehê peywendar asankariyê bo re bikit rojane jî vêga xelk seredana rêveberiya dikine her wisa rêqirawa IOM ku ew meعنiyê vê qeziyê nêv kempada kar dikit û seredana awarat dikite xelkekî azad her kesekî bivêt navê xwe tomar bikit bizevirte cîwarê xwe emrazemendiyê dinê lê hikûmeta Iraqê rastî yanî êzdiyekan diyanەوێت بگەڕێنەوە سەر زێدی خۆیان ئەوەندەی کە ئێوە ئاگادارن داواکاریەکانیان دەگەین لە لای ئێوە دەیانەوێت بگەڕێنەوە سەر زێدی خۆیان بەڵام بەهۆی و دۆخی کە لە شنگال هەیە ناتوانن بگەڕێنەوە ئەمنیەتیان نییە سەقامگیریان نییە ئارامیان نییە. بله صداست چنگو ما برنامه کبو مسردانه همی کمپ سنوری پارێزگاها دوگو اداره سربخوا زاخو کریه کو 20 کمپن 15 جی آواری خلک شنگالینه ام چون ما کومبون الگل مختاری وان و ریسپی وان کلوی دری همیا گوت هتا امنیت دینتا برقرار کرن امناز ورگنا جوارت خو حقیقت کسی نبید بجید بن خیفته کده ماوی نه سالا دا و نفگرت جوارت خو اکید اگرویشی دیارش آرامیت دوری نەپەیدابوونا خزمەت گۆزاریە عنی ji ber wê kişî xelk navegerte cûwarê xwe. Bela zor başa. ژمارەی ئاوارەکانی شنگال ئێستا چەندەکە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری پارێزگای دهۆک نیشتەجێن؟ وڵی لە سنووری پارێزگا دۆکێ نیشتەجی بووان نێ 15 کەمپادە و دەرەوەی کەمپاشێنە 331,237 کەسن نێزیکی 61,000 خێزانن ناف کەمپادە و دەرەوەی کەمپادە بە ماوەی 9 ساڵە دژین و دیت بار دوی هەیڤا پێنج شەڕێکی ڕوودا نێبینە شەڕێکی چەند ساعتی ڕوودا نێبینە چەکدارێت یەپەکێ لێ دەرێ و سوپای عراقی دیسانێ ماوەی 3 ڕۆژادە 10,700 کەس دووبارە بەری خۆدانە کوردستانی هات نێف کەمپا و دەرەوەی کەمپادە ئاکنجی بوون دیسامانە لێ دەرێ ئەوانەی وختم چۆنە مە پێشوازیاوان کرد و جیشوانە دابین کردن گوت دەبێ جارێ ام اکثر ناوگرنه جه خوی حتی وی جاری صداست امنیت نیت برقرار کردن او 360,000 نشرعی لوی دری بین وکیش زور باشه او 360,000 ازدی که باسی که حتی استا یعنی لچاروانی داماونتوا
بڕیاری بە جینۆساید ناساندنی و کارەساتی بەسەر ئێزدیەکان هات لەلایەن پەرلەمانی ئەڵمانیاوە. چی لە دۆخەکە ئاگۆڕێتوانێت هیچ هاوکار بێ بۆ جێبەجێکردنی ڕێکەوتن نامەی شنگال بۆ گەڕانەوەی ئێزدیەکان بۆ سەرزێدی خۆیان؟ بە کورتی وەڵام من بیتەوە سپاس دەکەم. بڕاستی ئەو بڕیارە پەرلەمانی ئەڵمانی گەلێک جێ دەرخۆشی بوو، گەلێک پەرلەمانی دنیت ئەوروپا دامپێدان پێدا بەس یا ئەڵمانی گەلێک خاڵ تێدا دیار بوون ئێکشوان خاڵە و پشتەوانیا خەڵکی بکەن شنگال بێتە ئاواکردن ئەو خانیت هانە خراپکردنش لای ڕێکخراوە تروریستیە داعشوان ڕەبینە ئاواکردن ئەو هەندێک خاڵ گەلێکت بەرجەوەندیە خەڵکی شنگالی بە هەروەسا پشتەوانیە خەڵکی شنگالیشی بکەن خەڵک بەگەرتە جوواریت خوا لەومانێشی بەس تنێل کۆمەلگەها دووگوری و دهۆڵە نێزیکی 800 خانی هاتنە خراپکردنش لای ڕێکخراوە تروریستیە داعش هەروەسا کۆمەلگەها سیبا و شێخدرێکی گەلێک ژیانە خراپکردنە و سنتەری قەزا شنگالیشی 8 سەدێ یا وێرانکردە لەومانێشی ئەو پەسەندکردنا پەرلەمانی ئەڵمانیا گەلێک جێ دڵخۆشیە خەڵکی شنگالی بوو و هەروەسا پشتەوانیاوانش بێتەکردن ئاواکردنا منتەقاوان بێتەکردن داکو خەڵک بەگەرتە جوواری خۆ هەندێک خاڵتێ دەبوون گەلێک بەرجەوەندی زۆر زۆر سپاس بەڕێز پیردەیان بەڕێوبەری بەڕێوبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە دهۆک لەگەڵم بووی سپاس.